بەخشینی گورچیلە لە هەموو کۆئەندامەکانی تری لەش زیاترە، بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵک هەیە بە ساڵان چاوەڕوانی گورچیلە دەکەن. جەمال دەربەندی کوردێکی دەڤەری واشنگتن 5 ساڵ لە لیستی چاوەڕوانیدا بوو تاکو گورچیلەیەکیان پێبەخشی، ئەمەش ژیانی گۆڕی. خۆشبەختانە لە دوکانی بوون تەلەفۆنیان بۆ کردم وتیان گورچیلە حازرە، ئەو وەکو خەون بوو. یەکەمی پرسیارکە کردم وتم ئایا من نەتوانم ئاو بخۆم؟ وتیان بەڵێ، بەکەی خۆت توانی ئاو بخۆیت. ئەوە خۆشترین خەبر بوو لای من. بە شێوەیەکی گشتی ئەو کەسانی کە دەیانەوێت کۆئەندامەکانی لەشیان پاش مردنیان ببەخشن ئەوە لەسەر ناسنامەکەیان دەنووسرێت و ئەگەر لە هەر ڕووداوێکدا گیانیان لەدەست بدەن ئەوە دەست بەجێ کۆئەندامی لەشیان بەو کەسە دەبەخشرێ کە لە لیستی چاوەڕوانیدایە. بەڵام هەشن ئەو کەسانی کە بەر لە مردنیان کۆئەندامی لەشیان دەبەخشن. خاتوبێتسی کرۆڤەردی تەمەن 64 ساڵان لە ساڵی 2001 و گورچیلێکی بەخشیوە و وەک خۆی دەڵێت هێشتا هیچ کێشەیەکی تەندروستی نییە جگەلەوەی بە شێوەیەکی سروشتی تەمەنی بەرەو زیاد بوون دەچێت. دەمزانی کە لە ڕووی جەستەییەوە شتێکی ئاساییە و بەخشینی کۆئەندامی لەش بە کەسێک کە نایناسید مەسەلەیەکی گەورە بوو. ئەو توانایم هەبوو کە شتێک ببەخشم بەبێ ئەوەی هیچ لە خێزانەکەی خۆم بسەنمەوە. بیرم کردەوە کە بەڵێ دەتوانم ئەم کارە بکەم، هەروەکو بەخشینی خوێن وایە هێندێک زەحمەتترە، بەڵام هەروەکو بەخشینی خوێن سەلامەتە. خاتوبێتسی دەڵێت پاش ئەو بڕیاری خۆی هەر 6 منداڵەکەی کۆئەندامەکانی خۆیان تەرخان کردووە پاش مردنیان بیبەخشن. کچە گەورەکەی بێتسی بە ناوی هێلەری لە ساڵی 2009دا کوژرا، بەڵام لەبەر ئەوەی کۆئەندامەکانی لەشی بەخشی بوو 6 کەسی لە مردن ڕزگار کرد. کوشتنەکەی کارەساتێکی گەورە بوو بۆ تەواوی خێزانەکە و هەموو هاوڕێکانی، بەڵام 6 لە کۆئەندامەکانی بەخشی واتە ژیانی 6 کەسی تری ڕزگار کرد. هەمویان خەڵکی ئەم ناوچەیە بوون، تەنها یەکێکیان نەبێت پیاوەکی گەنج بوو لە ئێلنۆی. ئەمەش مانایەکی دابامرنەکەی و مانای هاتنە ژیانی زیاتر کرد، چونکە ئەو کەسانێک کە کۆئەندامەکانی لەشی ئەویان وەرگرت هێشتاش تەندروستێکی باشیان هەیە. هەرچەندە ئێستا ڕێژەی بەخشێنەری کۆئەندامی لەش زیادی کردووە، بەڵام هێشتا بە بەراورد لەگەڵ ئەو کەسانی کە پێویستیان بە گۆڕینی کۆئەندامەکانیان هەیە کەمە. لێزلی کۆمپاگنێ لە ڕێکخراوی گۆڕینی کۆئەندامی لەش لە واشنگتن. کاتێک خەڵکی دەیانەوێت باسی بەخشینی کۆئەندامی لەشیان لەگەڵ نەکرێت، ئاسانترین وەڵامیان ئەوەیە کە ئەوە دژی ئاینەکەمانە. ئەمە زۆر ئاسانە بۆیان ئاین بکەن بە بیانۆ بۆ ئەوەی ئەندامەکانی لەشیان نەبەخشن. بەڵام بەڕێز دەربەندی دەڵێت بێگومان ئەو کەسێک کە گورچیلەی پێبەخشیوە ئێستا ڕوحێکی پاکی هەیە. باز لەو کاتە دەکات کە چەند بێهیوا بوو و ئەو کەسە هیوای بۆ گەڕانەوەتەوە بۆ ژیانی خۆی و دوو منداڵەکەی. ئەو کاتی چاوەڕوانی ئەوم کە گورچیلە بدرێ پێم لە سەر دایڕەست بووم 5 سعات پاڵکەوتیتە ئەوەی تەنیشتەوە سێرەکەی بە هەمان شت هەیە هاوارەکە لەو شوعبەی کە لێ بووم. ئەو کەسانیشی بەتاسی لە بەچاوم چەندها کەسیان هەبێت ئیسعاف هاتە ینی بێت زۆربیان شەکریان هەبوو. زۆر جاتەوەی کتاب خوێندی و خلالی ئەو 4 سعات و 5 سعاتە یعنی مەئیوسە بی تاقەتی ئەو هینە نییە نەختێک خێریتەوە دوای پاڵەکەوی و ناخۆشنیش ئەوەیە کە ئەو دەرزیەکەن بەخۆڵتە. بەپێی ئامارەکانی ساڵی 2015 لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا نزیکەی 123,000 کەس ئێستا لە چاوەڕوانی ئەوەدا دەژین کە کەسێک کۆئەندامی لەشی خۆی پێ ببەخشێت تاوەکو ژیانی ڕزگار بکات. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.